حکمیەوەیە کە خۆی کافر کرد هیچ گومانی تیانە کە خۆی کافر کرد عولەما لەسەرەوە متتەفیقن ئەگەر یەکێ گوتی وەڵاهی ئەڵەی کافر ببم کافرە بێ پێی وەڵای ئەڵم دوای نیوەڕۆ کافر بم ئەبێ بە کافر وەڵای گەر چوین بۆ کەنیسە منیشە بم بە مەسیحی هەر ئەو کاتە بێ بە مەسیحی یعنی هەر ئەو ببێ بە مەسیحیانە بەڵام ئەو کاتە لە ئیسلام چۆتە دەرەوە ئیستیمارەکەی نووسیوەتی بێدینم پێی کافرە بێ لەبەرەوە ئەو شتانە زۆر شتێکی گەورە نابێ ئینسان ئەوەندە ساویلکە و سادە بێتیایە بڵێ وەڵام من مەسیحیم یا سەلیبێکی هەڵگرتووە مسلمانیشە سەلیبێکی هەڵگرتووە بۆی وابزانن مەسیحیە بە سەلیب هەڵگرتنەکە ئیجماع عولەما لەسەر ئەوە متتەفیقن کە شەب قەڕەشەکەی جوولەکە قایشەپانەکەی قەشە لەگەڵ هەڵگرتنی سەلیب بە هەر سێکی ئیجماع لەسەرێتی کە پێی کافرە بێت کوفری عەمەلین ئەوان لەبەرەوە ئەمەش زۆر سەیرە یعنی کە شتێکی ئاوە کابرا مسلمانە و نوێژی ژەکە و وەکو عولەما فەرمویان ئەمە گومانی تیانە کە پێی کافرە بێ ابن عثيمين رحمة إخوائي اللي بالكتابي الشرح الممتع لمجلد الششم لا برد وسط حفتة وشش أفرمي وإن أتى بقول يخرج عن الإسلام مثل أن يقول هو يهودي أو نصراني أو مجوسي أو بريء من الإسلام أو من القرآن أو النبي عليه الصلاة والسلام فهو كافر مرتد نأخذ بقوله هذا أجر كسك بله جات عادة علماء نالي أجر بله من جولكم من طلاقم كوتبي عشتيجي دائما با غائب أجر كسك وتي طلاقي كوتبي يا بو بمسيح يا شتيجي أبو عبارتك مش بمشي رحمة خالي أن يقول هو يهودي أجر وتي أو جولكية يان مسيحية يان أجر برست مجوسية يان بريئة لإسلامتي دورة يان لقرآن نايب يان شون كوتي محمد عليه الصلاة والسلام بي أبي بكافريك مرتد ونأخذ بقوله هذا أو كاتم قولي لورجيجته